بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامی ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق ئامادەکاریەکانی کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردنەوە گرنگی ئەم هەڵبژاردنەوە گرنگی نوێنراتکردنی خەڵکی کوردستان لە بەغداد هەروە ئەو ڕێکەوتانش کە کراوە لە بینی هەرێم و بەغداد هەروە دۆخی سیاسی هەرێم و ناوچەکەش قسەی لەسەر دەکەین بە میوانداری بەڕێز کاک محەممەد حەکیم ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری. کاک محەممەد بەخێر سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بەو ڕێکەوتنێکی کراوە لەگەڵ بەغداد بەرەوەی بچین سەر هەڵبژاردن ڕێکەوتنێکی درێژخایانە یاخود کورتخایانە ئێوەکو کۆمەڵ پێتان باشە و ڕێکەوتنە کراوە چونکە پێشتریش داواتان دەکرد کە لەگەڵ بەغداد ڕێکەوتن بکرێ. بسم الله الرحمن الرحیم. وەڵا خۆیان ئەڵێن بۆ 3 مانگە ڕێکەوتنەکەتر هانێەوە خاڵێکی ناخۆشە. خۆزگاوان زووتر ڕێکەوتنیان نەکردو بەردەوامیشە بوو بۆی موچەی خەڵکی کوردستان مسۆگەر بێ. دەشکرێ دێژی بکرێتەوە دەشکرێ بەڵام خۆتەزانی عێراق ینی غیری مالکی بۆ خولی دۆمایەوە کە کەس نەماوەتەوە لەبەر مسۆگەر نییە سوودانی مێنێتەوە. هەروایشە دوای حکوومەتی کار بەڕێکەری عێراق پێم وانە هەوکو حکوومەتی خۆمان ینی بڵێن کە بەسەر چوون بەڵام هەموو دەسەڵاتێکیانەیە. ئێوە لەگەڵتانەزان 3 ساڵە دەستگای چاودێری حکوومەت هیچ فت نێرناون تەماڵەوە و بەڵێ هیچ ڕۆڵێک لەسەر هیچ چاودێرێک لەسەر حکوومەت نییە. لەبەر حکوومەت ئێمە دەستکراوەیە کە ماوەشی بەسەر چوە تەمەنی تەواوە بەڵام حکوومەتی عێراق پێم وانییە دوای هەڵبژاردن بتوانێت ینی هەموو شتێ بکات هەموو توانایەکێ بێ بۆ سەرفکردن بۆ ڕێکەوتن نامە بۆ ئیتفاقیات بۆ ینی تووشی گرفت احتیمالە ببین. بەڵام ئینشاڵڵا ومێد دەکەین کە ئەو ڕێکەوتنامە درێژ بێ و پاوێن پابەند بێ. ئێوە لەگەڵ ڕێکەوتنێکی درێژخایان و کاک عەبدولحەکیم ڕاستی من ڕۆژانە لە مێزگەر دەبووین لەگەڵ هەندێک لەو برادرانە هەبوو لە بەغدا بوو شارەزا بوو لێم پرسیین جوابم دەست نەکەوت سەر معاشێمە وەرمانگرتو بڵێن ئەمڕۆ بەیانی و دوو بەیانی وەرەگیرێ مانگی چەنە؟ حەوت. باشە لای تەیفسامی چەند نووسراوە؟ دیار نیست نووسراوە هەربانگی حەوت نییە؟ خۆرانی خۆیان تۆ میوانشتە زۆر بۆ لەو سپۆر و پرۆفیشناڵانە ئایا چیان و تۆ چیان نەوتووە وڵا حەزەوە پرسیارە لای خۆت بۆ بەرنامەکانی داهاتوت ئایا لە بەغدا لە بەغدا موچەی مانگی نۆ دابش لە بەغدا چەند نووسراوە بۆ موچەخۆرانی هەرێم؟ معاشی چەندە وەرگیراوە لە بەغدا؟ من تەسەوڕم وایە نۆیە تەسەوری خۆم وایە نۆیە لەبەرە 78 گرفتی ماوە زانی چۆنەکە ئەوەی ینی هاوکێشەیەکی سادەیە نەوت ئەڕواوە نییە باشە نەوت ئەڕواین کێ ڕوا نەوتی ینی کۆتایی نۆ ئەگەر حکوومەتی عێراقی بە نوۆژ بۆ ماحساب کە و چەند ڕۆژە ینی چاکەمان لەگەڵ بکە ئەوە نەوت ڕۆژ مەرجەکەی تر چییە؟ 120 میلیارەکەی 120 میلیارەکەی حکوومەت ئەڵێ نایە ئەڵێ من مانگانەیەم ینی وەکو بڵێ عینێک وەکو بڵێ چاکە و پیاوەتێکیش بەسەر خەڵکەوەکە ئەمە مانگانەی دەی بەڵێ مانگی دەی 120 وانە هێویش معاشەکەت بۆ نێرە هین دێ 1120 بەس ئایا لە 11 ینی لە 11 و 12 ئەتوانی 520 بنێری؟ بەڵێ خۆیان ئەگەر بیانەوێت دەتوانن بەڵام دەینێرن ناینێرن ئەخ دەیتر دەبێ ئەگەر بیانوێ معاش نەفەوتێ پێم وایە زۆر کێشێکی ئاسانە بیانوێ معاش داهاتی شەیە ئەگەر بە بۆچوونی بەڕێز چی داهات چیان لێ کردووە؟ داهاتی حەوتیان داهاتی ئەسڵی مانگی حەوتی ئەسڵی نەک حەوتی سینی حەوتی ئەسڵی ئایمانی یەکی حەوت تا یەکی هەشت ئەو داهاتە لەکوێیە؟ ئەو داهاتی ناوخۆ بەڵێ خۆم ئەمەی کەم 120 ئەخیر نردویانەی نۆیە مانگی نۆ نردویانە هی مانگی حەوتە لە بناوە دەبێ مانگی هەشت و یعنی هاوکێشە من هەندێجا گوێ لە هەندێ برادەرەکەم بەڕاستی منیش کە ینی بڕێکیش حساباتە زانین چکە هەندە سەم خوێندووە ئەختێ لە حسابای زین سەریان لێ دەرناکەم بە یەک پرسیارەکەم بە ئاسانی ئایا ئەم معاشە وەرماگرت کورد حکوومەتی کوردی ئەڵێەوە معاشی حەوتم پێدان ئەی حکوومەتی عێراقی بە چەند پێی داوین؟
وانە پرسیارێکی بەسیتە باشە ئەگەر حکوومەتی کوردی بێوێ ئەم 5 معاشە نەفەوتێ ئەبێ 520 تەسلیمیەکە نا ڕاداکەم تەسلیمەکە باش ئەی وەکو کۆمەڵی دادگەریەوە لەگەڵەوەدان کە ڕێکەوتنێکی بنەبڕ بکرێتدا لەبارەی بێ لەبارەی تاکوێ سیاسی وتوخوازمانیە لە پەرلەمانی عێراق کاک حەکیمن لە وەبزانم خۆی هەری ڕێکەوتنامێ بکرێتتر خۆی ئەمان برادرانە بێدەنگن وانە کە ڕێکەوتنامەیە کە هەموو سەردەرەکاڵێ من کردم وانە جا شەڕەکەن لەسەری یەکێتی و پارتی شەڕەکەن ئەڵێ دەستکەوتی بنەوە دەستکەوتی منە وایە ینی من هەندێ وەزیرە بینم هەندێ ئەندامە بینم بەڕاستی 5-6 مانگ بێدەنگە دوعای لە ناکاویتر دێت و لە پەیجەکان یان لە گروپەکان قسە ئەکاوی کاتە دەستکەوت وانە من ینی نەک من هەر تاکێکی کوردی زۆر بێ متمانە بووە مانگی 12 بوو چەند بۆ ڕێکەوتنامەیەکیانی ئەلان کرد کە ساڵی 25 تەواو لە یاسای بودجەوانە بوو ینی تەواوی من ڕێککەوتین ئەوانە وەزیری دارایی هەریان پرسییم کەناڵێک لایڤی ینی مباشر لەگەڵما کە قسەیە کرد کەناڵە کوردیانی لای خۆمان پرسیاریان کرد وتم من گومانمێ بڕی مانگی 5 و 4 و 5 بکات ئەو ڕێکەوتنێکە کرا دام ڕێکەوتنی سە خۆیان ئەڵن بۆ 3 مانگەوە بۆ تێپەڕاندنی هەڵبژاردنە تێپەڕانی هەڵبژاردنە بەڵێ بەس لەو ڕۆژ کستیانی ناوە لە ڕووی پەیوەندی لەگەڵ بەغدا لە پرسی موچە نەوت ئەو هەر بۆ هەڵبژاردنە لە هەموو ڕێکەوە لە ناو خۆش لە ڕووی نەبوونی دامەزراوە لەم ڕۆژدارانێرێ سوودانیش بە دوو جۆر فشاری لەسەرە باش فشارێک ئەوشۆیە فشارێکی ئەمریکا و دەرەوەی لەسەرە کە ئێوە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا دەبێن پێک بێن ناڵێ بەس بە عێراق پێک بێن بە هەردوو لاڵێ پێک بێن فشارەکە لەسەر هەردوو لایە بەس سوودانی لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە فشارێکی تری لەسەر ئەوش لەگەڵ کووردا تۆ بۆ نەروی ئەمە فشاری شەقامی شیعە و سوننەیشە چکە سوودانی دەوێت لە ناو سونەکانیش دەنگ بێنێ وانە ینی ئەمە وای لێەکە ئەویش پەرۆژ بێت کە بە ڕێکەوتنامەیە پارە بداتە هەرێمی کوردستان تۆ بینیت ئەو پەرلەمانتارە سونەیە هەستاوە لە تەیفسامی چۆن وانە چۆن تند قسەی کرد لەگەڵیا بەڵێ ئەمانە کۆمەڵی هاوکێشەن بە سوودانیش هەم دەیەوێت هاوسەنگی شەقامەکەی ڕاگرێ هەم دەیەوێت بەڕاستی بۆ داهاتووش هەم پێویستی بە دەنگی یەکێتی و پارتیە بێ بە تایبەت پارتی ینی کورسیان زیاترە ئەوە مەسەڵەن پێویستی بە پێیانە بێ بۆ گەیشتن بە سەرۆکایەتی حکوومەتی کابینەی دووەمی خۆی ئەگەر بەری بکەوێ بەڵێ بە زۆک و کۆمەڵ ئەوەی لەدەستە هاتوو وەکو حزب وەکو سەرکردایەتی برێرەبەستانی کۆمەڵ بۆ پرسی موچە جا چ لە بەغدا فشارکردن لە بەغدا بێ چ لە هەرێمی کردوتانە بۆی ینی یەکلا بکرێتەوە ئەم پرسەکانی دیکە بەڵێ کردومانە پێم وایە ینی دیارە پەرلەمانتارانمان و مامۆساعلی باپی لە سەردانی بۆ لای سوودانی و داکۆکی لەسەر مافی خەڵکو لەسەر چارەسەرکردنی کێشەی موچە و کە تۆ بەرپرسی لە هەرێمی کوردستان و لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیژە و پێیانی مامۆساعلی باپیر بۆ بەڵێ لە داهاتووشدا ئیشی باشی لەسەر دەکەنەوەی بنێمە لە چەند ساعتی سەرۆکی لیسی کۆمەڵی لێرە لە سلێمانی بەڵێ چەند ساعاتێکی تر هەڵمەتی هەڵبژاردن دەستی پێەکە و هەڵمەتی هەڵبژاردن و قەراری 11 دەنگ بدرێ بۆ ئەوەی کە نوێنەرانێکی نوێ بنێرێ بۆ بەغدا ئێمە بەڵێ نەدەین وەکو کۆمەڵی دادگەری کوردستان کە ئەو نوێنەرانەمان ئەگاتە ئەوێ جا ئێمە بینیان هەر یەکێ لە خوشک و برایانمان برد ئەمێت دەکەین کە گەیشتینەوێ بەڵێ نەدەین کە بەتابەت کرۆکی کێشەی وڵاتیانی کوردستان لەگەڵ بەغدا موچەیە هەموو هەوڵێک ئەخ موچەکە کێوتە نێو وەنێنی بوجەوە هەموو هەوڵێکی خۆمان ئەدەین بۆ ئەوە و بەدەستێنان و چەسپاندی هەر مافێکی تری دەستوری و یاسایی کە خەڵکی کوردستانە لە بەغدا دەتوان نوێنەرایەتێکی ڕاستەقینی خەڵک بکەن ئەم پێم وایە ینی
بەڵێ نوێنەرێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستانەکەیت بەچی جیاب بکەینەوە نوێنەری ڕاستەقینە زانی چۆنەکە خۆتانەزان کۆمەڵی دادگەری کۆمەڵێک گرفتی هەیە وانە گرفتی دارایی و ئیشی بینن لە هەڵمەتی هەڵبژاردنە پێوە دیارە بێ وانە توانێ ئەم پێم وایە لەوەتی بەسەر ئێمە چوونێتە تایبەت کە چوونێتە کاری پەرلەمانیەوە پێشتریش کە وەکو حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانە بووینە دایم لەگەڵ مافی خەڵکا بووین لەگەڵ خواستی خەڵکا بووین لەگەڵ داواکاری خەڵکا بووین لە چی شتێکی خەڵکی ئێمە دواکەوتوین لە چی خۆ پیشاندانێ ناڕەزایەتیە لەکوێ پرسی خەڵک بوو ئێمە نەبووین بەزەکە گرفتی داراییتان هەبێ گرفتی ئەوەتان هەبووە بەڵێنەکانتان بەرامبەر خەڵک جێبەجێ نەکەن نامە بەڵێنی خۆمان جێبەجێ کردو بەرامبەر خەڵک لە بواری سیاسی داکۆکی لە بەها باڵەکانی نوێنەرانمان لەکوێ بوون داکۆکیان لە مافی خەڵک کردووە جا ئێمە یەک شتی تر هەیە ڕەهەندی ئاینی و پابەندی ئیسلامیش بە مافی خەڵکی زانین چۆ خەڵکی هەرێمی کوردستان موسڵمانە ئێمە لەو ڕۆژەوە وەکو حزبێک وەکو کارکتەرێکی ئیسلامی کە هەر یەکەمان کەگەینە پەرلەمانەکان ئەوە ئێمە داکۆکی لە مافی خەڵکەکەین بەسپان هەموو سێکتەرەکانە یەکێ لەوانە عەقیدە و بیر و باوەڕی ئەخلاق و بەهاکانی ئەم ملەتە هێڵی سوورەوە بۆ ئێوە ماما و بەهانش پێشێل دەکرێت ئەوانە هێڵی سوورە بۆ ئێمە و ئێمە داکۆکی لەکەین و لە پیاناوێ خەباتەکەین باشە بەس وەکو هەڵبژاردن بینە سەر هەڵبژاردنەکە بەر لەوەی سەر ئامادەکاریەکانی کۆمەڵ دادگەری قسە بکەین بۆچی بانگشی هەڵبژاردن پێشخرا وا بڕیار بوو لە بینی هەشت بۆ دەی مانگ بانگەشە دەست پێ بکە بۆ خرای ڕۆژی هەینی باڵە وڵای کاک حەکی من دوو هۆکار ینی دوو هۆکاری سەرەکیە بینم باش یەکەم تۆ نابێت لە هەرێمی کوردستان و تەماشاکەی لە بەغدا و لە خواروو لەگەڵ ناوەڕاستە هەڵمە چەند مانگە دەستی پێ کردووە بۆوان غەریب نییە بەس بۆ ئێرە بۆ لای خۆمان بۆم حزبانەی لای خۆمان بۆ هەرێمی کوردستان ینی نەختێ احتیمالە بەرنامەی هەندێک لە حزبەکان بە تایبەت ئێمەی کۆمەڵی نەختێ شپرس کردبێ هەفتەیەک 6-7 ڕۆژ تۆ بێنیتە پێش ینی زۆرێک لە شپرزی دروست کردووە بۆ دەزانی هەڵمەتەکانی هەرێمی کوردستان زیاتر 20 ڕۆژ بوون وانە کەم تریش بوون ینی تۆ خۆی لە قەرار بوو لە هەشتی لە نۆی وابزاندا دەست پێ بکات تا هەشت ینی یەک مانگ زۆرە یەک مانگ خۆی زۆرە ئێستا 6 ڕۆژی قسپەتە سەر زیاتر لە مانگێک 36 ڕۆژ ئەوە نقطەیەکە ینی بۆ شیعە و سونە غەریب نییە چون ئەوان دووسێ مانگە دەستیان پێ کردووە ئەمما خاڵێکی کە خۆی یەک قزی هەیە کاکە حەکیم ئەویش هەیە باسێک لە نەکردنی پەرلەمان هەڵبژاردن نەکرا مەترسیەکە بوو سوودانی دەیەوێت بیباتەوە دەیەوێت ینی دەیەوێت خولی دووەمی سەرۆکایەتی حکوومەت وەرگێ کە وەریگرێ لستێکی بەهێزی دروست کردووە و حتمما ئیسفادەیشی لە حکوومەت و ناوبوو دەستگای حکوومەت و مەسادری مالی بەردەستی کردووە حقیقەتێکە وانێ لە پەرلەمانی عێراقا بەداخەوە کڕینی پەرلەمانتاران هەن داڕای پەرلەمانتار 5-6 ملیۆن دۆلارە کات یعنی جاروای مووقفی و هەڵوێستی و دەنگەکەی ملیۆنە دۆلارە کات هەنێەوە بەڕاستی ئەوەیش هەیە لەبەرەوە لستێکی گەورەی دروست کردووە و قایمێکی دروست کردووە و چۆتە هەڵبژاردنەکانەوە و هاوپەیمانی هەیە ئەوان باش دێ بۆ دوورخستنەوەی ئەم مەترسی لێدانی عێراق و دواخستن و نەکردنی هەڵبژاردن هەندێک کاری کردووە ینی یەکی لەوانە پەیامی بە ئەمریکا و تەوان ئەمریکایان ئیسرائیل داوە کە من 6 مانگ مۆڵەتم بن لە کابینی تازە بۆ بڵێ نیونۆکی 8 دەکەم ئەمە یەکێ لەوانە دووەم ئەو ڕۆژنامەمون و سەوا بزانم چەند ساڵێکە لای حزب اللهە چەکدارەکانی حزب الله عێراقی باڵێ مالیکی حزب اللهش هەنێەوە نییە بڵێ وڵا جێشت و گرتویانە نا هەنێ هەموو ئیتفاقات بووە و تەسلیم کراوە ڕۆژنامەنووسێکی ڕووسی جوولەکەیە ئەو تەسلیم کراوەوە ئەمانە هەمووی وەکو جۆرێک لە باج بوون
جۆرێ لە ڕەشوە بوون بۆەوەی لە عێراق نەدرێ بۆی ئەو تەقتیتە من پێم وایە ئەمەش کە هەڵبژاردن پێشخراوە وەکو پەیامێکە ئەڵێ کاکە مەدەن لە عێراق ئێمە حال لە هەڵمەتی هەڵبژاردنەوە هەڵبژاردنەکەین و گۆڕانکاریەکەین و ئەوانە دوێ بە ئێستا ئەو دوورکەوت پێێتەوە کە پێشتی باسی ئاڵۆزی لە عێراق دەکرێت تا ڕادێک لانی کەم تا هەڵبژاردنەکە و شەڕواڵۆزی لە عێراق یاخود خۆپاراسینی لایەنەشەکانی شێ ناوچەکە کاکە حەتی من گوێمە و ماوەیە لە عەبدوڵڵا نوفەیسی بوو سیاسەتمەدارێکی ینی ئینیەکە بڵێن باحثێکی سیاسی کوێتیە باش قسەی زۆر جانیەوە ڕووداوی ئێستەینەوە نییە ینی عیبە بێشە و ڕایەک دەربڕی بەیانی پەشیمان بیتەوە دنیا لە گۆڕانکاریایەوە نییە ینی تا ئێستا مەترسەکانی شەڕ و ئاڵۆزی ناوچەکە ینی هەر وارد بەس دەکری هەڵبژاردنەکەەوە ئاراستەکان ئاراستەکان بۆ کردنێتی بە تایبەت کۆمیسیۆن هەموو سەعداداتێکی وەرگرتووە هەموو چاپەمەنیەکی کردووە کۆمیسیۆن ئامادەکاری باشە بەزوەکو کۆمەڵی دادگەری ئێوە چیتان کردەوە ئێستا هەڵبانگشی هەڵبژاردن دەست پێ دەکەن ئێمە پێم وتی بە چڕوپڕی دەست پێ دەکەن بەڵێ ئێمە کاکە حەتم گیان ینی خۆی هەڵبژاردنەکە خۆتە زانی ئێمە لە سێڵ پارێزگادا بەزیون وانە لە سلێمانی ینی کە هەڵەبجێشی لەسرە هەردوو ئیدارەی لەسرە لەگەڵ هەولێرە ئیدارەی سۆرانوانی لەسرە لەگەڵ دوو هۆکاوانیە ینی ئێمە بڕێت تەبەن مەکتەبی هەڵبژاردنمان و ڕاستە مەشغەڵەتێکی کۆنگرەمان هەبوو بەڵام بەشی خۆی ئستعدادات و ئەزمونێکی هەڵبژاردنەکانمان هەیە ئێمە شەمەش کۆبوونەوەیمان بە سەرپەرشتی مام ساڵی باپیر هەیە لە کۆبوونەوەیەکی سەرکردایەتی حتمما دووە لە مەساتی پلانی هەڵبژاردن دیاریەکەن ئینشاڵڵا بە چڕوپڕی دەست پێ دەکەن وەڵڵی ئومێدمان ڕوتینی لایەنگران ئومێدمان وایە ئینشاءڵڵا 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 زانی چۆنان کادرۆندامان ئێمە دەبێ بزان ئێمە کار و ینی مەدرسەیەکی و قوتابخانەیەکی خۆمانمانەوە نییە ینی دەبێ بەبوونی ئێمە لەو دامەزراوانە خزمەتێت تۆ بە هەموو سێکتەرەکانی کارکردن دەکەن ئەەکەی ینی ئەگەر پێمان یە کادرۆندامان ئێمە بڵێن سارد بن توکەزانن ئێمە هەڵبژاردن و چوونە پەرلەمان بۆ ئێمە ئامرازێکە بۆ پارێزگاری لە کاری بانگەوازیمان کاری خێرخوازیمان کاری سیاسیمان باشە بەس ڕەنگە خەڵکێک بپرسێ چ گۆڕانکاریە کراوە ئەم جارە کۆمەڵ بەشداری هەڵبژاردن دەکە پێشتر بایکۆتی هەڵبژاردننی پەرلەمان کرابوو هیچ گۆڕانکاریەک ڕوویداوە ئەم جارە ئینشاڵڵا هەزویرەکە کەمتر دەبێت چۆنە ئەم پرسە ئەزانی چۆنە کاک ئێمە بڵێن لەو دیدارش مامۆستاعلی باپیر کە سوودانی بینیوە لەسەر بانگێشتی سوودانی باسێکی لەوە کردووە کە ئیتمێناناتێکی داوە کە کۆمەڵە شەریکاتی ئەڵمانی و ئانە تەعاقودیان کردووە بینیان لەگەڵ کردوون کۆنتاکتیان لەگەڵ کردوون کە وەک بڵێ سکوێرەتی ئەم هەڵبژاردنە پارێزراوە بێ ئەمە ئومێد دەکرێت جا لەبەرەوە هەڵبژاردنەی کوردستان نییە ینی بڵێن ینی لەوێ نەختێس ئێستش سەدرەکان کە لە هەڵبژاردن بەشدارین بەڵام هەن لە کۆمیسیۆن هەن لە دام و دەستگای حکوومەتی عێراقی هەن ینی خۆتەزانی لەوێ هێزێکێک کە مالکیە چاودێریە کاوە نییە ینی لەبەر ینی دەرفەتی دیزاینکردن بۆ انتخاباتی عێراق ئەو هەموو زلهێز و سونە و شیعە و لە ناو شیعەکان دوو تەرەف و لە ناو سونەکان دوو تەرەف ئاسانی نییە ینی واتە سەورەکەم ینی واتە سەورەکە باش بەغدا گرینگە بەلایەوە طبعاً بەغدا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرنگە وانە لە چ ڕوانگەیەکەوە لەو ڕوانەوە گرنگە ئێستا مەعیشەت و بژێوی و خوینی خەڵکی کوردستان چیان لە بەغدایە بەغدا موچە بنێرێ و هەم باخەڵی خەڵکی هەرێمی کوردستان نەختێک گەرم و گوڕەبێەوە هەم بازاری جوڵی تێکەوێ لەبەر هەموو خەڵکی کوردستان چیان لە بەهژار و دەوڵەمەندەوە چیان لەو موچەیە کە لە بەغداوە دێ حتمما نوێنەرانی خەڵکی کوردستانیش بە ئێمەشەوە کە بگەینە پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق هەموو هەوڵێکمان بۆ ئەوە بۆ چەسپاندنی مافەکانی خەڵکی کوردستان تەمان لەسەری هەموو مافەکان و ئێستا بەداخەوە کە موچەیە
خۆی سەرەتایەترین مافی خەڵکە کە موچەیە ماوانە لەسەر بۆتە کێشەی هەر گەورەی خەڵکی کوردستان. باشە بە سیستەمی هەڵبژاردنەکەم جار جیاوازیشە بڵین هەر پارێزگا ئێستا لە سنووری هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە و سلێمانی هەمووی بەیەکەوە هەولێر بەتەنیا پێنج باز نەبوو هەولێر سێ باز نەبوو ئێستا ئەمە باشە بۆ خۆتان دیراستان کردووە خۆی ئەمە باشە بەسەوان چون یەک کێشەی تریان دروست کرد ئەویش سانتلیگۆیان یەنا هەموارکرا و 1.7 باڵەوە طبعاەوەیان بەرامبەر حزبی بچووکەوەوانە دانا لە عێراقا لە بەرژەوەندی حزبە گەورەکانەوە حەقیقەتێکە بەس ئەو یەک پارێزگای سەدەنگەوە شتێکی باشە بۆ دەنگەکان کۆ دەکرێنەوە طبعاً ئەگەر تۆ بەسەرەن سانتلیگۆ نەبووە باشتر بوو باش ئێمە جارووا بووە مەسەرەن بەوەی لێمان بڕاوە دوو کورسیمان بوو ماوە تۆ لە سلێمانی بەوەیش لێمان بڕاوە هیچ پێشبینێکتان کردەوە بە کورسیەکان ئینشاءڵڵا لە سلێمانی وەڵڵاهی تر ئێمە ینی هەوڵی خۆمانە دەین کاک حەکیم چاوەڕوانی شتانی لە خەڵکی کوردستان لە ئیسلام خوازان چاوەڕێمان هەیە بەڵام ئێمەش خۆتەزانی لە سلێمانی کورسیەکمان هەیە ینی ئەم هەوڵی پاراستنیە دەین چونکە عەرقەلە و پەربەست بۆ ئێمە دروست کراوە بۆ ئێمە حزبی تریش مانە بۆ هەوڵیەوە دەین کە ئینشاءڵڵا دوو کورسیمان بگات لە سلێمانی و بە لە هەولێری ئینشاءڵڵا من باسی من نوێنەری لیستی سلێمانیم باشە هەوڵی پاراستنی کورسەکەمانە دەین بە ئومێدەوە کە بتوانین دووەم کورسیش زامن بکەین بەچی هەوڵی پاراستنی دەن بە ئەو بەڵێنانەی ڕابردوو ئێستا و کاک حەکیم ئێمە ینی ئەمە دوو قسە بکەین ئێستا خەڵک هەر لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێمە ڕازگۆ بووین لەگەڵانە پەرلەمانێکمان جێهێشتەوە نەکەوتە سەر پێ بە ئێستاشەوە باش وانە باش ئەی بۆ خەڵکیانی ئەوانە نابینێ بڵێ ئەم هێزێکی بەڕاستی ڕازگۆ بوون پەرلەمانی جێهێشت و چیان ناکەوێتە سەر پێ بۆ نەکەوتە سەر پێ ئەی هەر ئێمە نەبووین لە هەموو مقابلێکا وتمانە حکوومەتەکەیش پێک نایەنن برادەران ڕایەکێشن تا مانگی 11 تا انتخابات بار قسە ئێمە نەبوو مە تاکە هێزێکی لە هەرێمی کوردستانەوەمان وتووە لەورە هەم پێشبینەکانمان هاتووەتە دی و هەم لە بەرەی خەڵکا بووین ینی هەموو شتێکمان کردووە بۆ خەڵکی کوردستان بەپێی بەڕێی خۆمان بەپێی بەوەی بەردەستی خۆمان ئێمە زۆر جار تعلیقمان لێ دەن ئەڵێنەوە کلێنی باشتان بۆ حکوومەت گرتووە خەڵکی بێلایەن دیڵ وڵا کلێنتان بۆ حکوومەت گرتووە هەموو داون دەستگاکانتان ئێوە نییە گرتوونە خەڵکی ئیسلامی خوازە هەزارەها مناڵێ و خەڵکەتان مەسەلەن کەفالەت کردووە و هەزارها خانوو بۆ خەڵک دروستەکەنەوەوانە ئیشی حکوومەتی ئێوەیکەن ئێمە لە سەنگەری نا ئێمە کە حکوومەت نایکە ئێمە خزمەتی خەڵکەکەین خەڵک پێویستێتی دەبێت خزمەتی بکەین کەفالەتی نازدار خۆتەزانیەوە وەسێتی پێغەمبەری خۆشەویستە فەرمێتی ئەناوە کافری اليەتیم فی الجەنە ئەنی ئەگەر هەر کەسێک کەفالەتی هەتیوێ بکات بۆ لای خوای پەروەردگارە بە ئیخلاسەوە حتمەن ئومێد هەیە هاوڕێی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم لە باشدا یعنی پێتان ئاسەیە سواڵش بۆ خەڵکەنەوە کردوشتانە بۆ خەڵکی هەژار بەڵێ کردومانە زۆریشمان و تۆ لەو بارەوانی ئەو داتاکان دیارن کە خزمەتی خەڵکی ئەمە بە مستەشفاکانی بەخشین بە دەستگاکانی خێرخوازیمان بەخشینە هاوارە وانە سۆمای چاوانە ئەی لە بواری کۆمەڵێ دام و دەستگای تر کە خەڵکی ئیسلامی خەڵکی نزیک لە ئێمە خەڵکی ئیسلامی خەڵکی نزیک لە یەکگرتوو کە خزمەتی تێداکەن باشە بەس ڕەنگە بڵێن ئەی سوودی ئیسلامیەکانی کوردستان چییە یاخودە و بارودۆخی هەیە لە ڕووی پاراستنی کولتوری بڵین ڕەسەنی کوردی لەبارەی ڕۆڵی ئاین دام و دەستگا پەروەردەیەکان بە ئاسانی نەگەیشتێتەوە بارودۆخە چی نەگەشت بێ ئەو دۆخی کە تێدا حاڵەتە ئیسلامی لە کوردستانی چکە ڕەنگە خەڵک بڵێن سوودی ئیسلامیەکان چییە کاک حەکیم لەکوێ ینی بۆ نمونە ماوەیەک هەوڵە دەری منهەجی پەروەردەی بگۆڕێ غەیری ئیسلامیەکان کی هاتوۆتە دەن وانە باشە هەندێک جار مەسەلەن جۆرە لە بێڕێزی ئەکرێ بە هەندێک دروشم و هەندێک سیمای ئیسلامی هۆ ئیسلامیەکانن و کۆمەڵی دادگەریەکە هەڵوێست و مووقفی هەیە وانە
بەزووکو ئێوە دەتوان بچن داوای دەنگ لە خەڵک بکەنەوە چونکە سەر دەسەڵات بەڵێن زۆریان بە خەڵکدا لە هەڵبژاردنەکانی پێش و شەڕقسەی زۆر تێبەزیان نەکرد ئێوە لەوڕۆ دەسەڵات سێ کوچکەی هەیە سێ کوچکەی خراپەکاری لە کاتی هەڵبژاردنە ئێمە نیماناوە بەکاریشی نایەن هەشمان بێ ئەویش زێڕ و زۆر و تەزویر ئەو سێ بەڵێ بەداخەوە خەڵک هەر خەڵک شتی لە بیرە چێ و ینی بەدەمیان و هەرە چێ بەشی خۆی بەڵێ بەشی خۆی ینی خەڵکی سەم موچە داوە پێتر لە بیرێکی چەند مانگە موچەی وەرنەگرتووە دەنگدانە بەدەمیانەوە چێ و خەڵک گەرمەکەن و هەموو پایەکانی ئەم دەسەڵاتە بۆ خۆیان بەکاردێنە ئەستا کاک حەکیم تۆ تەماشا بکە دەبا ئێمە کۆمەڵ بچێت لەسەر ئەو ئینانەی ئاسایش کامیرەکانی ئاسایش ئاڵادانە یەکێتی دایناوە زەمان شوێنەکانیش گیراون هەموو شوێن گیراوە پارەی چاکیان پێشم وای خەڵک و شیار بووە بە وەڵ ناخەڵەتێ بە ینی بە ئاڵا و بە پەڕ و بە ئینوان باش بەس ڕەنگە بڵێن چ جۆرە نوێنەرێکمان پێویستە بۆ پەرلەمانی عێراق لە ڕووی پسپۆڕیەتی بێ لە ڕووی زمانزانی بێ لە ڕووی ئەوە بێ بڵێن سەرۆکی لیستی کۆمەڵ لە سلێمانی ئەو تایبەتمەندیانە تێدانا لە زمانە لە پسپۆڕیەتیە وڵی کاک حەکیم زانی چۆنە کاک حەکیم یعنی یەکەم تایبەت ئێمە کە ئەو سێپایەمان نییە وانە بەڵێ زێر زۆر تەزویر وانە ئەمەمان نییە ماوە تۆ سەر ئەخلاقیاتێکمانێ و خزمەتێکمان کردووە و بڵێن لەوەتی چالاکی پۆسیۆن هەیە لە کوردستان ئێمە هەبووینەوە یاننا ئەی باشە ئەو چاوەڕوانیمان لە خەڵکەیە ئەمێنە تۆ ئێمە حزبێکین ڕێخستنمان هەیە باشە ئێمە حزبێکین بڵێنە حزب نیم بەس ینی ئەسلی دەنگەکانمان خەڵکی خۆمانەوە نیە خەڵکی خۆشمان کارکتەرەکانی خۆیانە ناسن ئەی ناسن مەسەڵەن من بۆ منە ینی ئیترەوە هەڵبژاردنە بڵێ ئەگەر خەڵکە زانێ من عەرەبیە زانم و دوو بەکە لەو رەسم هەیە و من لەنەوە تو یەک خەریجی هەندەسەی مەدەنیم و کە پەیوەندیم بە بزوتنەوە ئیسلامیەوە کردووە لە کەلار لە ڕاپەڕین من مهندسێکی مەدەنی بووم دوایش من یاسام خوێندووە و پێم وایە یاسا ینی یەکێ لە ینی پێویستەکانی کاری پەرلەمانیە وانە لە 2012 یەکێ لە ئەوائلی زانکۆی یاسایی بڵێن کولی یاسای سلێمانی بووم زانکۆی سلێمانی ئیتر خەڵکی خۆشمان و خەڵکی خۆشمان غەیری خۆمان و غەیری خۆمان مەسەڵەن تۆ جار گرفتت هەیە کاندید بناسیێنی وانە پێمان وایە چەند ساڵە دوو خولف بتەپێژی کۆمەڵی دادگەری بوومە و لە هەموو سەردانوینەکان پۆپۆلیس نەبووە ڕەنگە ئیشت وڵی من ئێستش ناتوانم کاک حەکیم من کۆمەڵێشت ناتوانم هەندێک اخلاقیاتی من ناڵێم ئەوە ینی برادران بەس لەوەیە زمانی هەندێک لە برادرانی ساحی کوردستانیم نەبێ بەڕاستی ینی هەر یەکە و من هەم ڕەفیقەکانم مەسەڵەن هەر گوڵوو بۆنی خۆی دێوانە ئێمە وەکو تیم کارەکەین دەرەوەی کۆمەڵیشمەوە ئێمە ئەزانم ئێمە کۆمەڵی دادگەری بە من سەد دەنگ زیاد بک بۆ من سەربەرزیە مەوەسم ڕەنگی خەڵک ئاگداریەوە نەبێ بەڕێز درۆڵ هەبووە بە سەدان کەس بڵێن لەلایەن دەستگامنیەکانەوە تۆمەتیان بۆ دروستکراوە هەوڵی ئازادکردن داون لەسەر مەسەلەی خەڵکی ئیسلامی تاوان بووە کاک حەکیم من ینی من پەرلەمانتار بووم لە خولی دووەمی پەرلەمانی کوردستان وانە لەبەرەوە بڵێن هەر شتێ لەوانەمان کردوێ بۆ لای خی پەروەردگار و بۆ خزمەتی کۆمەڵی دادگەری و خەڵکی ئیسلام خواست کردومانە بەڵێ داکوتیمان لە خەڵک کردووە و خزمەتی خەڵکی خۆمان و ئەومان کردووە واجبێکمانە ئێستا ئەمەشەر بە خزمەتێکی کۆمەڵە زانین و کۆمەڵ دیارە ئێمە لەوێ بین لەسەر چەند ڕەهەندێ ئیشەکەین یەکەم نوێنەرایەتی خەڵکی چاکەخواز و مافخوراوی خەڵکی کوردستانەکەین باشە و دووەم وەکو کوردێک هەر پرسێک کی نیشتیمانی هەبێ پشتیوانیە بین لەگەڵیە بین داکۆکی لەکەین ڕەهەندێکی تر ڕەهەندە ئیسلامیەکەیە ئێمە لەوێ هیچ کارێ ناکەین خی گەورە پێی ناخۆش بێ و هەموو کارێکەکەین کە بچێتە
خانی چاکەکانمانەوە بەڵێ گرنگەوە هەر ئیشێک کە ئەڕۆی خۆتت لێ نەگۆڕێ و دوایی کە ئەگەڕێتەوە بۆ لای خۆی پەروەردگار بە ڕوویەکی سپیۆ بگەڕێتەوە. بەڵێ زۆر بەس بڵێن پەیوەندی سیاسەکانی خۆشتان بەکارێن ناوە بۆ خزمەتکردنی خەڵک بێجا بە پێی توانە هاوکاری بێ ئەوە مەسەلەی ئازادکردنی خەڵکو لە ئەنگرانی ئیسلامی بێ لە مرۆوانەوە کاک حەکی بێمە ئێستا هەر لە هەڵمەتی شالەوەی شەر ناوەستین ئێمە بڵێن ئەندێ دوو دەستگامان گرفتیانەیە بەڕاستی یان هەندێ فشاری ئەمنیان بۆ دروست کردوون لە قوپۆپەکانیان باش من ئەمڕۆ پەیوەندیم بە ڕێز بەرپرسی دەستگای ئاسایشۆ کردووە و خۆیمە ڕاناوەستین لە گرفتی کۆمەڵی دادگەری بۆ ئێمە احتیمالە زۆرێکیش لە کادرۆندامانی ئێمە ئەگەر دڵێکیان بە ئێمە خۆش بێ و گەورەمان بکەن کە متمانەی خۆیان بە کۆمەڵ بدەنەوە و بە ئێمە بدەنەوە تەبەن نتوانین لە بەغدا لە ڕووی عیلاقاتیشەوە خزمەتێک بە کۆمەڵی دادگەری بکەین. بەس بۆ خەڵکی دەرەوەی کۆمەڵیش ئەوەتان کردووە کاک حەکیم من لە هەندێک پرسا دەرەوە ناوە نابینی پێویستی بە من بوو بێ فەرقم پێ نەکردووە تایبەت لە قەزایی ئەمنی لە قەزایی خەڵکێکی زۆری بێتاوان هێزاری بەڵێ لە قەزایی ئەمنی لە قەزای ئەمنیەوە خۆتیش باست کرد ئەگەر هیچ باسم ناکرد ینی هاتوون غەیرە کۆمەڵیش وڵا هەی نمونەم هەیە هەڵمی لێڵەسێ وڵا من مثلا من هاوکاری برامان کردووە ینی مثلا من خۆی شێزانی و پێش شێزانی و سوپاسیش یەکەم بەڵام ڕۆژانە بینیم مثلا پاسەوانی سەرکردەیەکی تری ئیسلامی بوو شانازیەکەین فەرقی پێ ناکەین ئەمە هەموو برایەکی مسلمانی ڕازگۆ کە زەڕی بۆ کە خاک و نیشتیمان نەبووە کە خوێنی لەسەر نییە بەڕاستی ئەسان هەیە کە حەکیم حەزەکە بگەڕێتەوە بۆ ناو خەڵکەکەی ئێمە لەو دەنگێگەیەنین بە بەرپرسیانەی دام و دەستگا ئەمنیەکان ڕاستی ینی ئەمە لەمڕۆ هەم هەوڵمان زۆرداوە هەم زیادیشیەکەین باشە بەس خەڵکێک زۆر ناڕازیە ڕەنگە ئێستا بە پێی ئەمەرەکانی کۆمیسیۆن بێ لە 180 خەڵک کارتی بایۆمەتری نوێ کردوێتەوە تا ڕادەیەک لە پرسامەوەسم ژەیەکی باشە بەس خەڵکێک ڕەنگە تا ئێستاش ناڕازی بێ یان بایکۆتی بکە یان بۆ پەیامت بۆیان چییە وڵای بایکۆت کاک حەکیم هەموو دایم وتومانە ئەم بایکۆتە خزمەت بەدەسەڵاتەکە وڵا دەسەڵات حەزەک غەیری ئەوانەی کۆیانەکە نوێنن بۆ دەنگدان هەروانە بچن بایکۆت زیاترە و خەڵکەی کاکە دەنگی بۆ خەڵکی دەرەوە یەکێتی و پارتیە ئەو خزمەت بەدەسەڵاتەکەن دوای و چوار نازانم دوایی نامۆشت نەنێرن بەڕاستی نامە نێرن و ڕەخناگرن و کۆمنتە نووسن و تو دەنگت نەداوە پێمیتر بۆچی ڕەخنەم نێگری ڕەخنە لە نوێنەرەکانمان نەگری چاوەڕێی زۆرتان هەیە لەو خەڵکی ئێمە چاوەڕێەکەین کە پێم وایە نوێنەرانی دەرەوەی پارتیوەکێتی تا زیاتر بکەن بە هەرێمی کوردستان بە تایبەت ئەوانیان کە ڕازگۆیانە نوێنەراتی خەڵک دەکەن ئەوانە تا زیاد بن کە ئێمەش حەقی خۆمانە وەکو کۆمەڵ بڵێن تا نوێنەرمان زیاتر بێ لێ چاکترمان پێکرێ بۆ خەڵک باشە پێش هەڵبژاردن ئامادەی هەماهەنگی بوون لەگەڵ لایەنەکانی ناڕازی و دوای هەڵبژاردنیش ئامادەن خۆتان طبعا ئێمە لەو بەو سیاقا ڕۆژانە من 5 سەرۆک لیست مێزگردمان هەبووە پانێڵی ناوەنی لە مؤسسەیەکی ئەعلامی بەشی خۆم هەروە قساکەم کە ئێمە دوجار لەوێ هەماهەنگین جا بۆ هەندێک پرس جاروە هەیەەوە هەماهەنگی لەگەڵێکی تو پارتیش وانە بۆ هەندێک پرسی نیشتیمانی کە حەقی خەڵکی کوردستانە هەندێک جارم برادرانە هەڵەکە ئەوەیە ئەوان بۆ نمونە دەنگیان بە هەندی یاساداوە دژی مافی خەڵکی کوردستانە مەسەلەن لەوەیە لە منیش زیاتر بە پێەوەی کە بەرنامە زۆرین کردو مەسەلەن دەنگیان بە یاسای دارەی کارگەری داوانە بەخەرجی بەڵێ پێم وایە تۆ زانیاری زیاتر بێ کە خراپیش بووە بەس دەنگیان پێداوە نوێنەرانی ئێمە هاواریان کردوتیان دەنگی مەدەرێ دەنگیان پێداوە ڕاست مەوەسمێ بۆ پێش هەڵبژاریش تەمانگیتان هەبوو بۆ ئەوەی کە یەکلیز بکرێ بەڵێ ئەوە هەبوو پێم وایە هەوڵی خۆمانماندا بەڵام سەری نەکرد بەڵێ سەری نەکرێ ئێستا وەختینی ئەگەر ینی هەمانگی لایەنە پۆزیسیۆنەکانی ئێمە بە داتا و بە بەڵگەی سەرمێنی کە ئێمە
ئێمە نین تێکمان دابێ ئێوە نەبوو باش بەس لە بەغدا ینی گرنگە نوێراتی سەر لەمە دو هەر پارتیوێکی لێنە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بە قەبارێکی گەورەتر لەوێ هەبن ینی بەدیلێکە بێ لە بەغدا بۆ خەڵکێرێمی کوردستان طبعاً گرنگە باسم بۆ کردی تاکو بۆ منە ژمارەی ئێمە ژمارەی یەکگرت و ژمارەی لایەنێکی تر هەڵوێستوانە ئەمانە تا زیاد بن تەبەن لێ هەماهەنگە بن ئێمە تەجروبەشمانێ هەماهەنگی ئەی گروپی هیوا هەبوو 15 کەس وانە کە سێ کەسی ئێمە بوو بەڵێ سێ کەسی ئێمە بوو وەسەلەن چەنی ئەوان بوو چەنی ئەوە خۆت ئینەکان باش ڕێژەکان نەزانی کێوکێ بوون ئەوانەی دەرەوە یەکێتی پارتی بوون و هەماهەنگ بوون بە گروپێکی چاک بوون بەداخە دوایش هەر هەندێک لایەن مەسەلەن مینەکانیان نەبردە سەر ئەگەر نابمایەن ئەو کاتە گروپێکی چاک بوون گروپی ئێوە بۆ خۆناغی داهاتوو ئامادەی هەموو شتێکن ئامادەی هەموو شتێکین کە خزمەت بە مافی خەڵک بکە بەدەستهێنانی مافی خەڵک بکە باشە وەکو دۆخی هەرێم باسکەین چەق بە سوێکێ باسی پەرلەمان حکوومەتی شکت پێشتریش ساڵێک لەمەوبەری شەر بەرنامەمان کردووە تقریباکی ساڵێک باسیەوە کرد پەرلەمان و حکوومەت ناکەونەکە هۆکارەکەشی هەر بەرژەوەندی حزبیە چێسەش باسی لە مانگینەوە باسی سەرۆکایەتێکی کاتیان دەکرد مانگینەوە شتێپەڕی بۆ پەرلەمان ئەوە شەر نەکرا لە سەراستی کوردستان بەڵێ پێداگیری ڕێک ناکەون لەسەر پشکەکان پۆستی حزبی باڵێ ئەم ناکۆکی بڵێن جاییش هیچ فشارێکیان لەسەر نیاوە بێت چی یانێ بۆ خۆیان پەرلەمانی چاودێریان بکە خەڵکێ لە ناو پەرلەمانەوە نییە چی هەیە هیچ فشارێکیان لەسەر نییە لەبەرەوە پەرلەمان تەعتیلە و سێ ساڵە و ئەمە بۆ ئەوان دەستکەوتێکی باشە لاوازی ئۆپۆزیسیۆنیش بۆ ئەوان خاڵێکی ئەرێنی و باشە هەوڵدەدنەوە بۆ پتەوتەکردنی ئەوەی ئەرکی سەر شانی خۆتانە مەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن پتەوتر بکرێن لە داهاتوو وەڵی ئەکرێ بەڵام خۆتە زانیمە بایکۆتی پەرلەمانی کوردستان لە دەرەوەی پەرلەمان لە دەرەوەی پەرلەمان چیمان پێ بکرێ هەمانگی لەگەڵ ئەو لایەنانەی کە ڕازگۆیانە تەمسیلی خەڵکی کوردستانەکەن باشە وەکو دو پرسیارشم ینی پێگەی هەرێمێستا کە لە بەغدا لاواز بوو هۆی و نوێراتی خراپەیە کە پارتیویکێتی کردویانە لە بەغدا و لێرەش بڵین دام و دەستگانە ماوە گەندەڵی بەرفرا بەڵێ نوێنەرایەتێکی هەڵەیان کردو کاکە مەساڵحیان لە بەغدایە تۆ ئێستش وەزیری ئاودانکردنەوە کوردە لە عێراقا وانە ینی کۆمەڵی وەزارەت و ڕاستەی جمهوری و چی هەمانە ئەمانە نازانم زۆر جار فشاریان کردووە کە سەح بکەین و بەڵام دوایینەیان کردووە مەساڵحی زۆر گەورەیان هەیە کۆمەڵی کۆمپانیا هەن شەریکن برادەران لەگەڵ دەسەڵاتی شیعی ئەوانەدا هەموو مەساڵحیان هەیە لەوێ لێرە ینی بەڵام نەیانتوانیوە نێنایەتێکی ڕاستەقینەوە مافەکانی خەڵکی کوردستان بچەسپێنن بە موچەوە ئێستا خەڵوازی لە گێڕانەوەی ناوچە جێناکۆکانی شوێنەوە وانە خەڵکی سەرە لێ موچە دەسەڵات جوای کردووە تەمەکی دەسەڵات کردوێتی هیچ بەرنامە ئەجندایەکیان نییە لە بەغدا باش ئەگەر شتێکت مابێ بۆ لایەنگران و ئەندامانی کۆمەڵی دادگەری و بە کوردستان بەگشتی بە کورتی بە سپاس دەکەین وەڵاهی من بۆ ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەریەوە چەند سەعاتێکی هەڵمەتی هەڵبژاردنە و ئێمە شەمەدانشینەکو سەرکرداتی کۆمەڵی دادگەری و حەزەکەم حەقیقەت بزانن یعنی ئەوە شتێکی ستاندەرە هەموو حزبێکی سیاسی کە کۆنگراگرێ فشاری کۆنگرەمان لەسەر بوو دەبێت لەگەڵ ئەندام و کادرانی خۆمانە ڕازگۆ بووین هەموو نامەیانەدات و کۆنگرە ناگرن و لە گروپەکانە زۆر تانیان لە قیادادا کە کۆنگرە ناگرێوانە بەس دەبوو بزانن و من و توشمە قسەی خۆم لە باڵا لە سەرکرداتی کە کۆنگرە و هەڵبژاردن دژی یەکن وانە لەبەرەوە دەبێ ئەمە ئاسایی وەریگرێ خەڵکی ئێمە کادر و ئەندامانمان کە کۆنگرە بڕێ دەستی بەستوو بووین بۆ ئامادەسازی بەڵێ بۆ ئامادەسازی بۆ هەڵبژاردنەکان بەڵام کۆمەڵی دادگەری ینی زۆر دۆخی لەمە ئەوە تریبینیۆ و دوایی کادر و ئەندامانی ئێمە زۆر لە هەڵمەت و لە بوون و لە وجود و لە بەرزکردنەوەی ئاڵای لای لەڵای کۆمەڵی دادگەری کوردستانە سەرمەشق بوون لە پێش بوون
سپاس دەکەین کات حەکیم مادمان کرد سپاس لە خزمەتتان سپاس بە میرێرانی بەڕێز سپاس باوەکارانم خواتان لەگەڵ